هەفتەی سێهەمە مامۆستایان و فەرمانبەرانی سلێمانی خۆپیشاندان دژی خراپی سیستەمی داباشکردنی موچە و هەڕەشەکانی وەزارەتی پەروەردە بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن ئەنجام دەدەن. بایکۆتی سلێمانی تا دێت فراوانتر دەبێت. مامۆستایانی زانکۆ و قوتابیانیش کە مەترسی لەسەر ساڵی خوێندنیان دروست بووە هاتوونەتە پاڵ داواکاری مامۆستایان. ئێمە بە موچەیەک ناچینەوە دەوام، ئەمە خاڵی سەرەکیە دەسەڵات دەبێم حەقیقەتە بزانێ. ئەو یاریەی ساڵان لەگەڵی کردوین ئەوە کۆتایی هاتووە، ئەمە بە ئاگاهاتنەوەیەکی گشتی مامۆستایان و فەرمانبەران و خانەنشینان و دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان و وانەبێژان و خاوەن پێداویستیە تایبەتەکانە. ئەمە بەگەهاتنەوەیەکی هاوڵاتیانە بەگشتی ئەو سەردەمە ڕۆی بە زۆر بمانکەنەوە هۆڵەکانی خوێندن و چوارم و چەشمان بخۆن. ئەم جارە ئەگەر دادگاکانی عێراقیش بە کەڵکی ئێمە نەیە و دادمان نەدات ڕوو لە دادگای دەوڵەتیەکان و دادگای وڵاتانی دەرەوە ئەکەین دڵنیابن لەوە. ئێمە ئەمڕۆ لە بەردەم زانکۆ بووینەوە و بڕیاری بایکۆتمان نوێ کردەوە و دواتر لەگەڵ مامۆسایانی میلاک و مامۆسایانی وانەبێژ لێرە یەکمان گرتەوە بۆ دوێکردنەوەی پەیامی بایکۆت و بەردەوامیمان لە خەباتی مەدەنی. لێرە جارێکی تر کە لە بەردەم دادگا کۆبووینەوە ئەمانەوێ ئەو خەباتە هەمانگیری ساڵی 2018 کاتی هەڵدانی خێمەکان لە بەردەمی دادگاکان وەبیریەوە بێنینەوە. ئەو کاتە خەباتەکە بەردەوام و بەهێز بوو، بۆیە دەسەڵاتی ناچار کرد کە پاشەکەوتی موچە هەڵبۆشێنێتەوە. دڵنیابن بەردەوامیمان پێکەوە و بەم بەهێزیە دەسەڵات ناچارەکە بۆ ملکەتبوون لە بەرامبەر داواکاری چین و توێژە جیاوازەکان. ئێمە چووکە کاتێک کە وەڵامێکمان وەرنەگرت لە حکوومەت بۆیە بەردەوامی لە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانمان بەرامبەر ئەو حکوومەتەی کە داواکاریەکانمان جێبەجێ ناکە. ئەوە بۆ ماوەی 2 مانگە مامۆستایان و فەرمانبەران داوای ئەوەکەن کە داواکاریەکانیان جێبەجێ ناکات. کاتی کە داواکاریەکانمان جێبەجێ ناکە ئێمەش بەردەوام بین لە خۆپیشاندان و گربوونەوەکانمان. ئەوە ئێستا ئیمتیحانی 20ەکەمان بووە، ئەمەش نەوە ئیمتیحانی 20ەکەمان تەواو کردبایە، یا ئەم ڕێگەم ڕۆژ ئیمتیحانی 20ەکەمان بووە. بەس مافی خۆمان وەرگین، مافی مامۆستاکانیش وەرگین، لەبەرەوەی ئێمە تا ئێستا هیچمان نەخوێندووە. هەتا هاتوون لێرە گلەی لە مامۆستاکان بکەن کە دەوامیان نەکردەوە یا گلەی لە حکوومەتەکە. گلەی لە هەردووکیان ناکەین، بە زیاتر بۆ حکوومەت و ئەوان بەرەی مامۆستاکان هاتوو مافی خۆیان وەرگن، مافی خۆیان ئەمە شەوتنی هاوکاری ئەوان بکەین. لە ڕانی ئەو قەڵاتزەش مامۆستایان و وانەبێژان و مامۆستانی زانکۆ و فراوانتر لە پێشوو هاتوونەتە سەر شەقام و خۆیان دەڵێن پەیامی بەردەوامی بایکۆتیان لە بەردەم پەروەردەکان و زانکۆی ڕاپەڕین دووپات دەکەنەوە. بەڕاستی حکوومەت خەمساردە بێباکە لە ئازڕۆڵەکانی ئەم نیشتیمانە سیاست دەگاڵەکە لە کەیسی مامۆسایان. ئەگەر بەڕاستی خەمی کەرتی پەروەردەیەتی ئێمە 52 ڕۆژە لەسەر شەقامین، هیچ لایەنێک بەجددی نهاتوتە سەرخەت بۆ وەڵامدانەوەی ئەو مامۆستا بەڕێزانەی کە لەسەر شەقامن. ئەوەی کە هەیە تەنها ڕۆتیناتە. ئەگەر بەڕاستی خەمینەوەی داهاتویانە پێویستە بەجددی بەدەم داواکاری مامۆستایانی وانەبێژ و مامۆستانی دامەزراوە بێن. بەرگوزەرانی مامۆستانی وانەبێژە حکوومەتیش خۆی ئاگادارە کە بەرگوزەرانی وانەبێژان خراپە، لەبەرەوەی ئەو ئەرکە زۆرەمان هەیە هیچ مافێکی ڕەوامان نییە. لەبەرەوەی ئێستا زۆربەی مامۆستایان بەشێک لە مامۆستانی وانەبێژ دەبینی حسەیەکی زۆری دراتێ بەهۆی پارە مەقطوعەکەی ئەو بڕەپارە زۆرەشی نادرێتێ کە دەرسەکانی دەڵێتەوە. لە قەزای چەمچەماڵ و لە کۆیش خۆپیشاندانەکان بەردەوامیان هەیە. مامۆستایان دەڵێن ئێمە هەز بە پەککەوتنی پرۆسەی خوێندن دەکەین، بەڵام چی بکەین تووشمان بە حکوومەتێکی کەمتەر خەمی بێباکەوە بووە. حکوومەتێکە کەڕ و چۆر و لاڵ بێ سمم بکم من عمرن هەروە دەبێ. حکومت کەڕ و چۆر و لاڵە نایبیستێ نایبینێ کە نەیبیستێ و نەیبینێ بەڕاستی ئەم مامۆستایانە هەر دەبێت لەسەر شەقام بن و هەر دەبێ هاوارکەن، مناڵی خەڵکیش هەر دەبێ بێتە قوربانی لە ماڵەوە. ئەمە دەسەڵاتەکەیە، ئەمە مەسئولەکانە، ئەمە ئەوانە خۆیان بە خاوەنی ئەم وڵاتە دەزانن لە زەرد و سەوز و هەموو تێکاتەکان. بەداخەوە منیش ئەمەیە و پرسیارە بکەم بۆچی تا ئێستا حکوومەت نەهاتۆتە سەرخەت بۆ ئێمەی وانەبێژ؟ بۆچی لەم دەفەرەی سلێمانیە خوێندن پاکی کەوتووە، خوێندن وەستاوە چەنەها مناڵێکی لە 6 ساڵەوە بگرێ هەتا 18 ساڵ لە خوێندن بێبەشە کە ئەمە مافی ڕەوای مناڵانە. بەداخەوە ئەم مناڵ و قوتابی و لاو و گەنجی ئێمە لە خوێندندا بڕاوە، ئەوە ماوەی 2 مانگە
ئێمەش بیری قوتابیەکانمانەکەین و قوتابیەکانیش بیری ئێمەکەن بە هەمان شێوە ئێمەش جەرگمان ژانەکە بۆ نیشتیمانەکەمان ئێمەش جەرگمان ژانەکە تەنانەت بۆ کاسبکارانەی کە پۆشاکی خوێندنی قوتابیەکان و وهروەها کەرەسە و پێداویستی قوتابخانەیان هێناوە ئێمەش جەرگمان بۆیان ژانەکە کەوانش دەتوانین ئیسپادێ بکەن بەهۆی نەکرانەوەی قوتابخانە لە سنوورەکەمانە. دەبوو ئێستا وەرزی یەکەمی تاقیکردنەوەکان دەستی پێ بکردایە مانگێک و 20 ڕۆژ بەسەر زەنگی ساڵی نوێی خوێندندا تێپەڕیوە بەڵام بە قسەی مامۆستایان بەهۆی دواکەوتن و خراپی لە سیستەمی موچە و ڕاگررتنی پلە بەرزکردنەوە تا ئێستا مامۆستایانی زیاتر لە نیوەی هەرێمی کوردستان ئامادەنین بگەڕێنەوە ناوەندەکانی خوێندن. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.